بەڵێ بەڕێزانەوەکۆ لە بیدایەتی بەرنامەی بەیانی باش کوردستان ئاماژەم پێ کردووە و تەوەری یەکەمی بەیانی باش کوردستان باسی جوتیارێکی نمونەیی یەکەن لە دەشتی شارەزۆر گەڵمە دەبێ بەڕێز حاجی ئەحمەد جوتیاری نمونەی لە قەزای شارەزۆر گەڵمەدە بەڕێز سپێدە باش دەستپێکە حەز دەکەم بزانم کۆ وەکو تۆ لە وێنەیانژی کۆ من بینیە پێش بەرنامەی بەیانی باش کۆ تۆ تورێکی بەرهەم هێناوە کێشەی لە بینی 7 تا 10 کیلۆیە ئایا چۆن ئەو تۆرە هاتووە بەرهەم ئێنان تۆ دەستکاری جیناتت کردووە؟ بەیانی تۆ بینەرە بەڕێزەکانیشی باش ئەم کاتان باش. بەڵێ من ناوم ئەحمەد فەتا ئەحمەدە دانیشتووی گوندی تەبەتۆڵەکەم جوتیارم لە بواری سەوزە میوە هەموو شتەکان لە بواری بەستەنە هەمووی شتەکانی شەکەم. ئەم تورانەی کەوا لە بەرچاوی جەنابتان دیارە و بینەرەکانتان ئەم تورانە بەڵێ ئەم تۆ درێژەکە خۆمان ئەینین و تۆکە خۆمەکی خۆمانە تۆکەی خۆمان ئەم تۆ درێژەکە خۆمان ئێساینی ئەم تۆ کەڵمکن لە بەرچاوتانە خۆمانەینین کە خۆمانەینین تۆوی سووری بۆیەنین ئیزافەیەکەین ئەو تۆ سوورە ئیزافەکەین کەوا تەڵقی هەبێ بە هەنگ یاخود بە هەوایە بەشتێکیوە ئەمەشی لێ دەرەچێت ئەم تورانەشی لێ دەرەچێت ئەم تورانەشی لێ دەرەچێت ئەم تورانش بەڵێ ئەتوانم بڵێم ئەم تورانە تۆی خۆمانە و تۆی دەستکردی خۆمانە کەوا خۆمان بەرهەمێ هێنین. باڵێ باشە بەڕێز یعنی باشە کێشەیە خۆ دەشتی شارەزۆر بەرنیاسە کۆ تۆرە نوێ جوداهیە لێ باژارە نەژی بەس باشە تۆ چاوان ئەو هزرە کردیە ئەو قەسە کێشەی تۆرێ مەزن بێت هەروەها خەڵک ئیقبال لەسەر هەیە دەکارێت یعنی تێ دەکڕێت ئەو بەرهەمە تۆرە بۆیە کێشەی مەزن بێتە. ئەم تورەکە کێشی گەورە بووە ئاواوەکو جناب دەڵی کێشی مەزن بووە ئەم تورانە بەڵێ کە ئەفرۆشرێت ئەم تورانە لە بازارەکانە مەطعەم و ڕستۆرانت و کەوابخانەکان بەکاری هێنن هێنا هاوڵاتیان ناتوان بەکاری بێن چونکە ئای بڵێ ئەم تورایی بینەوە ئەگەر خراپ بێ بۆ ئێمە ناشێ بەڵام لە ساهشتیان تورانە زیاتر لە ساهشتیان باشن و ڕێک و پێکن هیچ ئایبێکیان نییە بۆ خواردن بەڵامی تر ئێمە کە بەرهەمێنین بەرهەمێکی زۆرمان خۆرەم تورەما بەرهەم نیە مثلا من دوو نوع تووری مۆرم هەیە دوو نوع تووری سپیم هەیە نوع سوورم هەیە ئەمە 5 شێرمیشم هەیە هەر لەم کێڵگا ئەمە 6 ئەم 6 نوع بینە بازار بە تێکەڵی بینە بازار داخلی ئالوەکانیەکەین و ئیتر هەرکێ بە شێنی خۆی سەری خۆی فرۆشتی. بەڵێ باش ئەم کێشەیە گەورەی تورە نەبووە جێبایەخی وەزارەتی کشت و کاڵ؟ وەزارەتی کشت و کاڵ هەموو کەناڵەکان بڵاویان کردێتەوە بەڵام بەرەوەبەراتی کشت و کاڵی هەڵەبژێت دەستخۆشی بۆ نردوین منیش لێرە و دەستخۆشیان یەکەم کەوا مرۆک و جوتیارێک لە گوندی تەبەتۆڵەکەڵ سام بە دروستکردن و دامینکردنی تۆیەک کە غێرە لە تۆەکانی کە جیاوازترە و بەرهەمی باشترە و زووتر گەورەوێ. بەڵێ باشە داوای ئۆتۆی لێت کردویت جوتیاری دن بۆ نمونە بۆ وەکو تۆش تووری گەورە بەرهەم بێنن؟ بەڕاستی من ئەمساڵ کە تۆم خستە بازارەوە ئەتوانم بەڵام چر بۆ 50 کیلۆ تۆی خۆم هەیە هەبوو خستمە بازار لە بازارەکانە جوتیارەکان یان کڕی و بڵاوی کرۆ بە ناو جوتیارەکانە بەڵام ئەگەر ئەم ساڵی جوتیارەکان خۆیان تۆی لێ نەگرن و هەموو تۆ فۆتێتەوە بەڵام من محاولەکەم هەموو ساڵی بەردەوامی پێ بدەم تۆ زیاد بکەم. بەڵێ باشە خواستی خەڵک چۆنە لەسەر ئەم بەرهەمە ئایا خەڵک ئەکڕێت ئەچیتە بۆ بازار؟ بەڵێ ئێستا حالیان لە بازارەکان لە ئالۆی سلێمانی کە خزمەکاری کەم کوڕێکم هەیە کەوا تورەوە بۆ ئالوە داوان لێکردووە ڕۆژانە چوار پێش ئالاگەلم تورە گەورەی بۆ بن بەزی هەر بۆ زەلامەوە دەیبن هێناخواستی زۆری لەسەر و خەڵکەکەش سەیری کردووە لە کەناڵەکان بینان خواستی لەسەرە بەڵ باشە بە چەندە ئیفرۆشن کیلۆ بە چەنە؟ ئەو پرسیارە زۆر چاک بوو لەلام بەڵام ئێمە ئەم زەرعاتانەی کە ئێمە یەکەن و جوتیاران تێچوومان زۆرە دەستی کارمان کەمە کارۆنی کرێکاریان بۆێنی تێچوەکەی زۆرە بەڵام داهاتمان کەمە ئەم تورە کە تۆی بینی تورێکی زۆر ناوازە و جوان ئاودار ئەیبەی لە بازارە کیلۆی بە 275 دوێنێ بارێ تورم نردۆ بە سلێمانی تووری سووری جوان کیلۆی 225 کردووەکەوا تێچوەکەی 175 ناری تێچوەکەی خۆشی 225 کردووە. باشە وەکو تۆ کە تجوتیاری و بەرهەم دێنی چەند کاتیەوێتە تا ئەو تۆرە لە بیدایەتەوە بە چاندن تا بگێتە مەرحەلەی داوی پێش بچتە بۆ بازار چەند کاتیەوێتە؟ ئێمەی جوتیارەکانی گوندی تەبەتۆڵەکە بە عام ئەتوانم بەڵام لە هەر چوار وەرزی ساڵە بەرهەممان هەیە ئەم بەرهەمی ئەم تورەش کەوا ئێمە بەرهەمی هێنین ئەگەر زومی کامیلەکە دەری کێڵگەیەکی حەودۆ نییە
زۆرە تورەکەی ماشەڵە داهاتی باشە بێ هەر من نیم جوتیارەکانی گوندی تەبەتۆڵەکە ومان خەریکی و زراعتانین لە بیداەتی هەشتۆ لە مانگی هەشتۆ بۆ لە 15 هەشتۆ بۆ دەیدا ئێمە تورە توانیم شین لە موسمەکانە بەڵام باشترین و باشترین کات و چاندنی تووری لەلا منتیقی دەشتی شارەت و لای ئێمە لە یەکینەوە بۆ دەیدەیە ئەو کاتە تورەکەمان ناسک و جوانە بێت جا ئێمە ئەتوانین بڵین لە مانگی 11 تووری تەبەتۆڵەکە ئەکەوێتە بازارەوە هەتا ئاچێتە نزیکی مانگی چوار. بەڵێ باشە بەڕێز بێژم ئەم تورە تامی جیاوازە لەگەڵ تۆری ئەوەی لە بازار هەیە یان عینەن تامە؟ نا عینەن تام نیە ئەم تورە ئەگەر شتێکە بۆ ئایسامان ناڕێ بۆ سودی خۆتان تام کردە زۆر مهم بوو بەڵام تامی ئەم تورە لەگەڵ تورەکانی کا ئەگۆڕێ چونکە ئێمە تۆوەکان کە ئەی نێژین ئەم تۆ سپیە کە ئەی نێژین ئێمە لەو حەقلانی خۆمانە بۆ تۆ بۆ خۆمان ئەم تورە جوانە درێژە ئەبێ تووری سۆری لا بنی ئەم تورە سوورەکە لەتانە ئیتر بە هەوا بێ بە هەنگ بێ بە هەرچی بێ تەڵقیح هەبێ کە تەڵقیح بوو ئەو تۆوانەی تێکەوێت کە ئەو تۆوانەشی تێکە ئەتوانی ئەو تۆوانە خۆ بەجیا ساڵی داهاتوو بینێژی باشترە بێ بەڵام هەر لەگەڵ تێکەڵ بینەی باشترە تاکو بەجیان نەکو بەجیاکە بیگۆڕێ ئێمە تەجروبەی ئەومە نەکردەوە کە بەجیا بینین مەز بە تێکەڵەکە جوان دەرەچێت مەشک محاولە بکەین ئینشەڵا تورەکە تۆزێ باری ئاسایی خۆی وەرگێت جوانتریش دەچێت ئینشەڵا بۆ ساڵانی داهاتوو. بەڵێ باشە حاجی من چاوم ئێستا کە لە ڤیدیۆژێ بینم دوو جۆری تۆر هەنا ڕەنگی سووری هەو ڕەنگی سپی هەن ئێستا وەکو منە بینم دوو جۆری هەیە وەکو تۆ ئەزانی چەند جۆری تۆر هەیە لای خۆت بەدێنی. ئەمە دوو جۆرە ئەمە سپی درێژە مۆری درێژە سوور نییە ئەمە سپی خڕە ئەمەش سپی خڕە هەمانە ئەمە جۆریکە ئەمە جۆرێکە سپی خڕە هەمانە ئەمەش جۆرێکی کە ئەگەر زوومی کامیرەکە بگاری شەڵا ئەمەش مۆری خڕە ئەوەش مۆری درێژ بوو لای سپیەکە لەگەڵ سپی درێژ ئەوە سپی خڕ ئەمەش مۆری خڕ ئەمەش لێرە شێلمە بەس ئەم شێلمە بۆ تۆش و بۆ بینارانی بەڕێزی ئێمە ناتوانین خۆمان تۆی لێ بگرین لەبەرەوە تۆی شێنم ئەبێت تۆی مستەدەقدا ببینی ئەگەر خۆمان تۆوەکە لێ بگرین جوان دەرناچێ ئەو هاوکۆ ئەم شێنمانە ئەمەش لێرە تووری خڕی سوورە ئەمە لەم حەقلیم نا ئەمە پێنج ناو توور ئەمە پێنج ناو توور لەگەڵ شێلمێک ئەمە شەشنەوە من لەم کێڵگەی خۆما ئەمە ژمۆرەکانە ئەوە سوورەکەی. بەڵێ باشە حاجی ئەم بەرهەمە جوانەمان هەیە وەکو تو هەزانی بەرهەم دێنن بۆ دەرەوە هەنارداکەن بەداخەوە ئێمەی جوتیاران گیرۆدەینەوەی کە بەرهەمەکانی خۆشمە بۆ عێراق ناڕوە لە کاتێکا کوولەکەمان دەرەچێت ئەو کوولەکە جوانەی ئێمەکەوە ئەڵەی گوڵە گوڵ حەشی شعبی ڕێگەمان پێگرێ ئەڵێ نابێ ڕسقی ئێرانیە بەڵام لەما کاتە ڕسقی خۆشمانە جوانە ئێمە ئەوە کوشتوینی کە ڕسقەکانی خۆشمان لە وڵاتی خۆشمانە بەکار نێنەوە یعنی سیاسی وای لێکردین ئەم سیاسیانە ڕسقی ئێمەش پارە نەکات. بەڵێ باشە ئەم بەرهەمە تورە بەشی هەرێمی کوردستان دەکەتیان لە دەرەوەش لە بەڵێم لە تورکیا و ئێرانی شەهێنن. ئەگەر ئەم بەرهەمی تووری ئێمە بەشی سلێمانی و منتیقی خۆمان بە زیاد شوە نەکا بۆچی کیلۆی 250 ناکە هەڵبەت زۆرە ئێمە ڕۆژانە لەم گوندی تەبەتۆڵەکە بەلای کەمەوە حەو پیکا بۆ 11 پیکا ڕۆژانە ڕوا بۆ یەک قاتع لە سلێمانی ئەی قاتعەکانی کە ئەمە هەر گوندی تەبەتۆڵەکە ئیتر گوندەکانی کەش با بێسێت تورەکە زۆرە ئەرێ وڵاتوانم بەڵام بەشی هەموو گروزان تور بەرهەمێنین. بەڵێ باشە ئەگەرەزانی ئەم تورە بەشی هەموو بەشی کوردستانە کاتە ئێوە داواتان کردە لە وەزاری گشت و گەڵ قەدەغەی تور بکەن کۆ لە تورکیا و ئێران لە وڵاتی دن نەهێنن بۆ هەرێما کوردستان چونکە ئەو بەشەی هەرێمی کوردستانەکە و بە زیایشە. ئەخە تور نایە تور خۆ لە ساکێ لە تورکیا و لە ئێران و تور نایە بەڵام تووری خۆمان زۆرە هەر لە گۆپتەپەوە بیگرە تاکو ئەگەڕێتەوە بۆ پردێ لێەوە بۆ هەولێر لەوێ بۆ کەلار تورەکەمان زۆرە مۆسمی تور زۆرە ئەمە لە منتیقەی شارەوزیری بەش تورەکەمان زۆرە کە زۆرە خواستی کەمی لەسەرە وەکو هەموو ماڵێ نایخواڵێ بۆ نییە و نازانم سوودی تەندروستی چەند چاکە بۆ ئینسان.
بەڵێ باشە حاجی ئەم زەویەت و ئێستا لەوەی بۆ ساڵێکی چەند جۆر بەرهەمدێنی لەو زەویە؟ من ئەم زەویە کایساتیام ئەوەش باخ کردومە باغ بەلەوە باغ بێ کردومە بە کاڵک دوای کاڵەکە کردومە بە کولەکە دوای کولەکە کردومە بە تور لە ساڵێکا 3 موسم بەڵام ئێستا حاڵی حاضر ئەمە تورە دوای تورەکە ئیشاڵا بە پشتی خوا بە پشتیوانی خوا یکەم بە کولەکە. باشە حاجیم چ کێشەی زەویتان هەیە بتوانن بە ڕێگای دەرمان بیان شتێک بێت چارەسەر بکەن ئایا چه کێشە لە بەردەمتان هەیە؟ ئێمە هەر کێشەیەکمان هەبێ بەداخەوە لە وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی حکوومەتی هەرێمی کشت و کاڵ ناتوانێت هیچ پێداویستەکان بۆ جوتیاران دابین کە ئەگەر بیتوانای حکوومەتی هەرێمی کوردستان هەڵبەت بودجەیەکی چاکی تەرخانە کرد بۆ جوتیاران بەڕێوەبەراتەکانی وەزارەتیی بۆ ئێمە هاوکاریان نەکردین بەڵام بەداخەوە هاوکاریانە نەماوە بچراوە هیچ هاوکارێکمان ناکەنە بێ ئێمە لەسەر شان و باڵی خۆمان هاوکاری خۆمان کرد بەڵام ئێستا ئێمە حالیان سەماد ئەگەر سەمادی ئێمە پێڵێن بەری داب ئەوە بۆ بێنەوە بنمایی بە 7,000 یەکی سەماد بە 7,000 من چی بکەم چی دەم لە زەویەکەم چۆن بەرهەمەکەم چاکەم چۆن بەرهەمەکەم پێ بگەێنم لەوێ ئەوە کاریاش ڕستەکەم کیلۆی 200 دینارەکە لێش کرێکار ڕۆژی بە 20,000 دینارە ئەبێ ئیتر ئێمە تێچوومان زۆرە بەڕاستی و داهاتمان کەمە. بەڵێ باشە بەڕست و باسی دوو بەرهەمی ترن کردووە و کاڵک و کولەکە ئەوەش وەکو تورەکە بە کێشەی گەورە بەرهەمدێنێتیان وەکو تەبیعی کە لە بازار هەیە؟ والله هەر احتیادی کولەکە دوو ڕۆژجار ئێمە هیچ نەخۆی گەورە بێ ئەوە یعنی ئەوە بەخوەتەوە ئێمە ئاسەکانمان شکر الحەمدولله باشە و عەرزێکی باش مقاطعی حەڤەی چۆڵمە لەگەم دیتە بەتۆڵەکە سەر بە محافەزەی هەڵەبجە زەویەکانمان زۆر باشە و فەلاعەکانیشمان الحەمدولله زۆر باشن فەلاعی بەرهەمهێن فەلاعی چاک ئەگەر لە مۆسیمی کولەکەشا دەرفەت هەبێ ئەگەر ریپۆتاژێکی دەسەرکەن بزانن چ کولەکە و چ ڕستێکی جوان لە گوندی بەتۆڵەکە دەرچێ نەکە کولەکە بامێمان هەیە تەماتەمان هەیە هەموو شتێکمان هەیە بەڵام کە بابێنەوە سەر مۆسیمی پاییزەشمان هەنارمانەیە جا هەناری گوندی تەبەتۆڵەکە لە محافەزەی هەڵەبجە زۆر بەناوبانگە زۆر خۆشە زۆر بەتامە ئەوش سحر و هوەری ئەوەیە کە خۆش و بەتامە ئاوەکەمان لە ئاوی زەڵمەوەی ئاوی بۆیێت اینجا ئێمە هەر بە قەترە ئاوی هەنار نادەین ئێمە بەجاریە گۆلەکانمان جاریە سەر گۆلەکانشمان بۆ کردۆ بە گۆل کە کردومانە بە گۆل بۆی هەموو ئاوە شوێنێک کاڕوان جا با بۆ زانایی بینەران و بەڕێزیشتان هەنار چنێ پێویستی بە ئاوە ئەوەنە پێویستی بە شێ ئەگەر شێت دروست کرد بۆ باخەنارە ئاوێکی زۆر ئاو تەڕەشوەکی چاکە بۆ پیاکرد شێپیاوێت کە شێپیا بوو هەنارەکەش زۆر جوان و خۆش و بەتان دەرێت. بەڵێ باشە بەڕێز وەکو تۆ باس کرد وتی ئاو بۆ زەویەکانی خۆ نەهێنن باشە لە هەرێمی کوردستان بژم لە عێراقیش بەگشتی وشکە ساڵی پێشدە چەند ساڵ دەست پێ کردووە باشە ئەو کێشە لای تۆ دروست نەبووە؟ چ تەئسیر لەسەر زەوی تۆ نەکردووە؟ ئەو کێشە ساڵ پارکەوە ئیمساڵەوە الحەمدولله لە گوندی تەبەتۆڵەکە باشتر بوو چونکە ئاوەکە ئێمە لە ئاوی زەڵم بوو ئەم ساڵ باش بوو ترخوای گەورە بکە ئیشەڵا ئەم ساڵ ئاسی ئامان بۆ بگەڕێتەوە دۆخی جاران ئیشەڵا باش و باشتری شەبێ هیچ کێشەما بۆ نەبوو الحەمدولله. بەڵێ حاجی ئەحمەد جوتیاری نمونەی لە قەزای شارە زۆر گەڵمە بوو سپاس بۆ هاتە.